ئەم کاتان باش هیوادارم نەخۆشی دابن هاوڕێن هەروەکو ئەزانن کێشەکانی ئیسرائیل و فەڵستین ویانیش ئیسرائیل و لوبنان ڕاستتر بڵین لە لوبنان خەریکە کۆتاییان پێدێ هەروەکو دەزانن ئاگربەستێک ڕاگەیەنرا و لە پشت ئاگربەستەکە بێگومان ئەمریکا و فەڕەنسا هەن و بڕیار وایە لە ئایندەدا لە نێوان حیزب الله و ئیسرائیلدا سوپای فەڕەنسا و ئەمریکا بەجێ بکرێ بەڵام ئەو ئاگربەستە دەستی ئیسرائیل هەندێک ئاوەڵا دەکات بۆ هەندێک ئۆپەراسیۆنی تایبەت لە ئایندەدا لەسەر حیزب الله ئەگەر هاتوو ئەوان هەستیان بەوە کرد کە حیزب الله هەڕەشەیە و یانیش خەریکی کۆکردنەوەیە لەو بیندا تەماشامان کرد لەو ڕۆژەی کە ئاگربەست لە لوبنان ڕاگەیەنرا لایەنەکان قبولیان کرد بە حیزب اللهشەوە ئیتر لە سووریا دەرگایەکی دیکەی شار کرایەوە لە دەوروبەرەکانی حەلەبدا یعنی لە سنووری نێوان ئیدلیب و حەلەبدا هەتا وەکو ئەو سەعاتانە شەڕێکی زۆر زۆر سەخت لە نێوان هەیئەت التەحریر الشام و سوپای سووریا لە ئارادای بێگومان بە تەنیا هەیئەت التەحریر الشام نییە هەندێک گروپی سەر بە هێزەکانی سوپای میلی سەر بە تورکیا ویانیش ئۆپۆزیسیۆنی عسکەری سووری سەر بە تورکیا لەگەڵ هەیئەت التەحریر الشام لەو جەبهەیەدا شەڕ دەکەن و ئەمە پێمان دەڵێ کە ئیسرائیل لە کاتێکدا لە لوبنان ڕادەوەستێ ویانیش گەشتۆتە بەشێک لە ئامانجەکانی خۆی و دیارە هەموو ئەوەی ئیسرائیل دەیویست نەبوو بۆ نمونە لە لوبنان لە ئەگەری ئاگربەستدا ئیسرائیلیەکان حەزیان نەدەکرد سوپای فەڕەنسا لە نێوان لوبنان و ئیسرائیلدا بەجێ بکرێ بەڵام لەناو ئەو ئیتیفاقەدا سوپای فەڕەنساشەیە ئەمریکا فەڕەنسای هەڵبژارد و خستیان ناوی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن لە ئەنجامی لاوازبوونی حیزب اللهدا ئیتر ئیسرائیل گەیشتۆتە بەشێکی زۆر لە ئامانجە سەرچیەکانی ئیتر ئەم جارە لە سووریا شتێکی زۆر زۆر سیر هەیە لە سووریا تەماشا دەکەین ئەم شتە ڕوویدا وا دیارە ئەگەر تەماشای کات و شوێنەکە بکەین ئەوە پێمان دەڵێ کە بە فەرمانی ئیسرائیل و یانیش لە بەرژەوەندی ئیسرائیل هەیئەت التەحریر الشام ئەو هێرشەی ئەنجام داوە کەواتە تورکیایەک کە لە پشت هەیئەت التەحریر الشامە تورکیایەک کە لە پشت هێزە ئۆپۆزیسیۆنە سەربازیەکانی سووریایە چۆن ڕێگا ئەدا لە بەرژەوەندی ئیسرائیل دەوڵەتی سووریا و رووسیا و بە تایبەتیش ئێران لەو ناوچەیەدا کە نفوسێکی زۆر زۆر گەورەی هەیە هەروەکو دەزانن ڕیفی حەلەب یعنی بەرزاییەکانی حەلەب کۆمەڵێک لادێی شیعانە و هەر پێش ئێستاش حیزب الله و ئێرانیەکان زۆر گرنگیان بەو ناوچەیە داوە و ئەتوانین بڵین قوربانیان داوە بە پێی خۆیان قوربانیان داوە بۆ ئەوەی ئەو دێهاتە شیعانشینیانە بپارێزن لە دەستی گروپە سونیەکاندا ئیتر لەو بینەدا ئەمە ڕوویدا تەماشا دەکەین ئەگەر ئێستاکە کەسانێک تورکی بزانن تەماشای تەلەڤیزیۆنەکانی تورکیا بکەیت تەلەڤیزیۆنەکانی نزیک حکوومەت بێگومان هەموو تەلەڤیزیۆنەکان نەبەڵام زۆربەی زۆری تەلەڤیزیۆنەکانی نزیک دەوڵەت نەڵێن حکوومەت نزیک دەوڵەت بە هەموو کەناڵەکانیەکان وەکو تەلەڤیزیۆنی هەیەت التەحریر الشام کار دەکەن بەڕاستی هیچ جیاوازیەکیان نیە یعنی هیچ جیاوازیەک نابینیەوە لە بینی تەلەڤیزیۆنەکانی قەتەر وەکو جەزیرە و لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی تورکیا بەنسبەت سووریادا ئەمە لە کاتێکدا ئەمانە ئەڵێن ئیسرائیل چاوی لە خاچی تورکیایە ئیسرائیل هێرشمان دەکاتە سەر ئیسرائیل دەیەوێت پارچە پارچەمان بکەم بەڵام تەماشا دەکەین لە پشتەوە ڕۆژێک دوای ئەوەی ئیسرائیل و لوبنان ئاگربەستیان ڕاگەیاند و بڕیار وایە حیزب الله بۆ مەسافەی 30 تا 40 کیلۆمەتر پاشەکشە بکە لە سنووری باشووری لوبناندا ئیتر ئەم هێرشە هاتە ئاراوە ئەمە زۆر زۆر سەیدە و ئەمە بێگومان پەیوەندیەکی بەوەشەوە هەیە بەو هەوڵانەی کە دەوڵەتی تورکیا ئەیدا لە ناوە خۆیدا بە تایبەتیش بە نسبەت پەکەکە و ئۆجەلان و دامپاتی هەروەکو دەزانن دوێنێ دەوڵەت باخچەلی هەمان داواکاری خۆی دووبارە کردەوە و دوای ئەوە تەماشامان کرد ڕەجەب تەیب ئەردۆغان وەقسە هات ئیتر ئەمیش هەمان شتی بە شێوەیەک لە شێوەکان دووبارە کردەوە بێگومان هەندێک جیاوازی لە ئەکسەنتی نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەت باخچەلیدا دەبیندرێ بەڵام من پێشتریش وتومە ئەو پرۆژەی دەوڵەتە ئەوە عقلی دەوڵەتە ئەوە عقلی دەوڵەت باخچەلی و ڕەجەب تەیب ئەردۆغان نییە بەتەنیا بێگومان لەناو دەوڵەتی تورکیادا کۆمەڵێک لایەن هەنا کە لەسەر نفوس سەرباری ئەوەی متفقن وەکو دەوڵەت باخچەلی و ئەردۆغان متفقن بێگومان بەڵام هەر کەسێک
لەسەر نفوسی خۆشی ململانەی ئەکا لەگەڵ متفقەکەی دیکە ڕەزب تایب ئەردۆغانیش پێی وایە ئەو دەوڵەتە بەڵام دەوڵەت باخسەری پێی وایە ئەو دەوڵەتە سەرچێکەیە بۆیە تەماشا دەکەین لە سەرەتای ئەو قۆناغەدا لە ینی لە 1 ئۆکتۆبەردا کاتێک دەوڵەت باخسەری لە پەرلەمان دەستی درێژ کرد تۆقەی لەگەڵ ئەندامانی فراکسیۆنی دەم پارتی کرد و دوای ئەوە تەماشامان کرد عومەر ئۆجەلان سەردانی ئیمرالی کرد هەر لەو ڕۆژەی عمر ئۆجەلان سەردانی کرد لەوێدا ئیتر پەکەکە چالاکێکی سەربازی لەسەر پیشەسازی سەربازی و ئاسمانی دەوڵەتی تورکیا ئەنجامدا و دوای ئەوە ئیتر دەوڵەتی تورکیا بۆمبەبارانێکی سەختی لە ڕۆژئاوا ئەنجامدا هەتا وەکو شارباژێر و خەندیلیشی گرتەوە دوای ئەوە تەماشامان کرد دووبارە ئەمجارە وەکو هەموو جارەکانی وەکو ساڵەکانی پێشوو مەسەلەی قەیوم سەری هەڵدا بەڵام ئەمجارە قەیومەکان بەتەنیا دەمپارتی نەگرتەوە بەتەنیا کوردەکانی نەگرتنەوە بەڵکو قەیومی جەهەپەشی گرتەوە یعنی ئەمەش وەکو پەیامێک دەبیندرێ لە هەمان کاتدا لە بۆ جەهەپە و ئەمانە هەمویان بێگومان تەماشا دەکەین بەڕاستی یەک پاکێتن بەڵام کەسانێک کە نەشارەزابن لەوانەیە والێک بدەنەوە کە ئاشتیەکان ینی لێرەدا ئەمە بەستمان لە ئاشتی لە پرۆسەیەکە بێگومان جاری شتێک نییە بە ناوی ئاشتی بوانیش پرۆسی ئاشتی بەڵام هەر پرۆسەیە کە دەست پێ دەکە هەر قۆناغێک کە دەست پێ دەکە مەرج نییە نیەتێکی باش و سافی لە پشت بێ مەرج نییە لایەنەکان بە مەبەستی ئینسانی دەست بخەنە ئەو کارە بەڵکو لێرەدا بەرژەوەندی هەیە مانەوە هەیە لە بەرامبەر مەترسیەکدا ئەتۆ لەگەڵ دوژمنەکەت قۆناغی دەست پێ دەکەی و ئەو قۆناغە مەرج نییە لەسەر بنەمای ئاشتەوانی و لەسەر بنەمای دیموکراسی و لەسەر بنەمای گۆڕینی قەناعەتی ئاکتۆرەکان بن ئێمە چەند جارێک ئەمە دووبارە دەکەین ئەمیان یەک دووەمینیان هەر کاتێک کە قۆناغێک دەست پێ دەکا ئەوە بەتەنیا لە بۆ پەکەکە و دەوڵەتی تورکیا وانیە لە هەموو جیهاندا وایە لە هەموو جیهاندا وایە لە هەر شوێنێکدا کە شەڕ هەبێ کە قۆناغێک دەست پێ دەکا بە ناوی قۆناغی چارەسەری ویانش نزیک بوونەوە لە چارەسەری ئەگەر چارەسەریش نەبی لەو کاتانەدا شەڕە سەختەکان دەست پێ دەکەن تەماشای ئۆکرانیا و رووسیا بکەن ئایا ئۆکرانیا و رووسیا بەر لەوەی کە دیار بێ کە دۆناڵد ترامپ دێتە سەردەسەڵات بەو شێوەیە ئێستا شەڕیان دەکرد نەخێر ئێستاکە هەرچی چەکی بەهێزی حتا کە ئەو چەکانەی کە کلااوی نوکلەری هەردێک هەڵدەگرن لە بەرامبەر یەکتری بەکاردێن و بەکاریان هێنا و ئەگەری هەیە ئەمە زیاتر ببێ بۆ لەبەر ئەوەی تۆ دەتەوێت بەر لەوەی قۆناغێک دەست پێ بکەی و ئیمزای بکەی و ڕێک بکەوی لەسەریدا بەهێزەوە بچێ سەر مێزە و لایەنی بەرامبەر ناچاری کەمترین ناچاری زۆرترین تعویز بکەی ئەمە یاسای شەڕە و بۆیە ئەمانەی کە ئەڵێن هیچ قۆناغێک لە ئارادانیا لەبەر ئەوەی دەوڵەتی تورکیا قەیوم دادەنێ ئەمە ئەسڵ ئاساسی نییە نەخێر لەو کاتانەدا دەبێت قەیوم دابنێ چونکە ئەو لایەنێ بەرامبەرتە لایەنێک کە پێی وایە ئەتۆ لاواز بووی و ئەمن بەهێزم و دەیهەوێ گوشارت بۆ بێنی دەی لەگەڵم دادەنیشی دێ سەرمێزیان نا ئەمیان یەک دووەمینیان بێگومان ئەوەی ناکۆچی دروستەکە لەسەری خەڵکەکەدا ئەوەیە مادەم قۆناغێک دەست پێ دەکا بۆ ئەوانە پەکەکە ڕەت دەکەنەوە پێگومان یەک ئەو قسانێک کە لە میدیا دەکرێن لە بەرامبەر مایکرۆفۆن دەکرێن مەرج نییە هەمووی لەسەر مێزەدا ویانیش لەناو لەسەر کاغەزی لەسەر کاغەزدا ئەمانە هەموو نەخشیان بۆ کێشرا بێ مەرج نییە ئەوان 100% نیازیان ئەوە بێ کە بە هیچ شێوەیەک لەگەڵ پەکەکە دادانیشن پەیامی بۆ نانێرن و یانیش ڕێککەوتنی لەگەڵ ناکەن و مەرجیشەوا بێ چونکە دەوڵەتی تورکیا وا دیارە کۆمەڵێک ترسی هەیە ترسەکان هەم لایەنی ناوخۆیان هەیە وەکو هەڵبژاردن و وەکو مەسەلەی ئابووری بەڵام لایەنە دەرەکیەکە لە بۆوان ترسێکی سەرەکیە و ئەساسیە ئەویش ئەوەیە لە یعنی ئەوان ترسەکەیان پەکەکە نییە چونکە ئەزانن پەکەکە لەمە دووە بەو پێک هاتەی کە هەیەی بەو شێوازە تەکتیکیە کە شەڕی پێدەکە بەتەنیا دەتوانین لە ناو هەندێک لە شاخەکان لەسەر چەند تەپۆڵکەیەک لە شاخەکانی کوردستانی عێراق بەرگری لە خۆی بکە ئەویش هەتا چەند بەرگری دەکە بەڵام توانای ئەوە نییە بپەڕێتەوە کوردستانی تورکیا و یانیش ناو تورکیا و چالاکی بکە ئەگەر هاتوو چالاکێکی کرد و وەکو ئەو چالاکیانەی کە باسمان کرد ئەوان دەزانن هەم چالاکیەکە کاریگەریەکی ئەو تۆی نابێ و هەم چالاکیەکە لەلایەن سیاسەتی یاسایی کوردی کاردانەوەی لێ دەکەوێتەوە
ناڕزایی لێ دەکەوێتەوە چونکە پرۆژەکانی ئەوان پەک دەخا و لە هەمان کاتیشدا تەماشا دەکەین ئەم جۆرە چالاکیان لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی استراتیژیەوە کاریگەریەکی ئەو تۆیان ناپێ لە بۆ هەندێک ئێستاکە دەوڵاتی تورکیا حیسابێکی وا لەسەر پەکەکە ناکە بەڵام حیساب لەسەر چی دەکا حیساب لەسەر ڕۆژئاوا دەکە چونکە ئەگەر تەماشای لایەنە ئیستیخباراتیەکانی دەوڵەتی تورکیا بکەین کە جاروبەر دێنە ئەسەر تەلەڤیزیۆن ئەو هەواڵانی کە ئەوان بڵاوی دەکەنەوە لەوانەیە ئەوان کۆمەڵێک ئیستیخباراتی گرنگیان وەرگرتە بێ کە ڕۆژئاوا لە بواری پەروەردەی سەربازیدا لە بواری گەیشتن بە کۆمەڵێک چەک و تەقەمەنی نوێ و پێشکەوتودا و لە بواری ژمارەدا گەیشتۆتە ئاستێکی گەورەتر لە جارە و لە کاتێکدا کە ئیسرائیل دەبێتە هێزێکی باڵادەست لە بواری سەربازیدا لە نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوان لەمە ئەترسن ئایا ئەگەر ئێمە لە نەخشەکە بکەوینە دەرەوە چی ڕۆدا ئایا ئیسرائیل و ئەمریکا چی لە بۆ پێدە و هێزەکانی سووریای دیموکراتی و سیستەمی خۆسەری دیموکراتیک دەکەن کە هەتاوەکو ئێستا وەکو پێویست نیان ناسیوە بە تەنیا لایەنە سەربازیەکیان ناسیوە حیساب لە بۆ ئەمە دەکەن مەسەلەن تەماشا دەکەی نمونەیەکی زەق مەسەلەن تەماشا دەکەی لە دەوروبەری شەهبا ئێستاکە هێزەکانی هەشەتە پەلاماری سووریادەن بەڵام تاوەکو ئێستا هەتاوەکو ئەو ڕۆژە پەلامارێکی ئەو هێزانەمان نەدیوە بۆ سەر شەهبە لێرەدا ئایا پرسیارەکە خۆ ئەوە نییە هەشەتە و هەیەت و تەحریر شام و قڕوچیەکانی دەوڵەتی تورکیا ئیتر پەیمانێکیان لەگەڵ هەپەگە هەیە لە شەهبا نەخێر شتێکی وان نییە بەڵام لێرەدا ڕەنگ بێ پیلانەکە زیاتر پەیوەندی بە سیاسەتی نوێی ئەمریکا سیاسەتی سندکۆم و سیاسەتی ئیسرائیلەوە هەبێ لە ناوچەکەدا هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەن لەلایە دەوڵەتی تورکیا پەلەیەتی لە گەیشتن بە ڕێکەوتنێک و لەو ڕێکەوتنەدا جارێ بە هیچ شێوەیەک باسی پەکەکە ناکەن ئەوان باسی دەکەن سەرەتا دەوڵەت باخچەری ئەیگوت ئەگەر ئۆجەلان بیهەوێ بانگەوازیەک بکە بۆ هەڵوەشانەوەی پەکەکە و بۆ چەکدانان ئەو کاتە بابێ لە ئەنجومەن لە مەجلیسدا لە پەرلەماندا قسە بکە بەڵام لە لێدوانیدا ئەمجارە شتێکیکەی گوتی بە ڕێگا خۆش بکەن با دەم پارتی بچێ ئۆجەلان ببینێ یعنی عومەر ئۆجەلان چوو بەڵام وەکو وتم لەو ڕۆژەدا پەکەکەت چالاکێکی ئەنجامدا لە ئەنقەرە لە هەمان کاتدا لێدوانەکەی عومەر ئۆجەلان هەتاوەکو ئێستا بە هیچ شێوەیەک ئاشکرا نەکراوە یعنی دیدارەکەی عومەر ئۆجەلان و ئۆجەلانی مامی بە هیچ شێوەیەک ئاشکرا نەکرا شاردرایەوە یعنی لەو دیدارەدا کە بە پێی میدیاکانی تورکیا سەعاتێک و 40 دقیقە قسەیان کردووە ئێمە بەتەنیا یەک ڕستە دەبین یەک ڕستە هیچی دیکە نابینین و ئێستاکە دوای لێدوانەکەی دوایی دەوڵەت باخچەری تەماشامان کرد هاوسەرۆکانی دەم پارتی بڕیاریە داوایان کرد کە سەردانی ئیمرالی بکەن و داواکاریەکەیان ئێستاکە لە ڕووی تیۆریەوە قبول کراوە بەتەنیا لەسەر کات و شوێن ماوە ئەو کات و شوێنەش مەرج نییە هەموو جارێک سیاسی بێ یعنی بەڕاستی ئەو شوێنی کە ئۆجەلان لێی دەژی دوورگەی ئیمرالی کەش و هەوایەکە زۆر خراپە یەک دووەمینیان دەوڵەتی تورکیا بەڕاستی زۆر بەدیقەتەوە نزیکی تەندروستی ئۆجەلان دەبێتەوە و نزیکی تەندروستی ئەو کەسانش دەبێتەوە کە سەردانی ئۆجەلان دەکەن چونکە لە کاتێکدا هەر ڕووداوێک ڕووبدا کە شتێک وەربگەڕێ و یانیش لافاوێک بێ و یانیش کەش و هەوا زۆر خراپێ کەسانێک تیایدا بچن ئەمە لێرەدا ئیتر ئەگەر نەڵێن ناکۆچی بەڵام کێشەیەک لە بۆ دەوڵەتی تورکیا دروست دەکات بۆیە دەوڵەتی تورکیا نەدەی هەوێ کێشە لە بۆ ئۆجەلان دروستکان چونکە کارتێکە لە دەستخۆیدایە و لە هەمان کادا نەدەی هەوێ کێشە لە بۆ ئەو کەسانش دروستکە کە سەردانی ئۆجەلان دەکەن یعنی بێگومان ئەمە هەمووی وانە ئەوان هەلیکۆپتەری پێشکەوتویان هەیە ئەتوان بە هەلیکۆپتەریش ئەگەر بیانەوەی لە کاتی سەختدا سەردانی ئیمرالی بکەن بەڵام ئەمە هەموو کاتێک ناکەن و هەندێک جار مەسەلەکە سیاسیە بەڵام تا ڕادەیەکیش پەیوەندیەکی بە مەسەری ئاساییشی ئەو کەسانەشەوەیە کە دەیانەوێت سەردانی ئیمرالی بکەن بۆیە ئەگەر ئەمڕۆ سبەی ئەنجام نەدرا ئەوە لەوانەیە پەیوەندی بە کەش و هەواڵە هەبێ ئەمە ڕاستیەکە ناتوانین ئینکاری لێ بکەن لێرەدا
باسەکە دێتە سەر ئەوە ئایا ئۆجەلان و دەوڵەت باخچەری وانش ئۆجەلان و دەوڵەت چونکە مەسەلەکە بەتەنیا دەوڵەت باخچەری نییە دەوڵەت باخچەری وا پێ دەچێت لە قسەکانیدا قسەکەری دەوڵەت بێ دەوڵەت لە ڕێگای دەوڵەت باخچەلیەوە ئەم کارە بکات چونکە پێشتر دەوڵەت هەر کارێکی ویستی بێت دەوڵەت باخچەلی و ینی گروپێکی ناو دەوڵەت لە ڕێگای دەوڵەت باخچەری ئاستەنگی دروست کردن ئێستا کە دیانەوێت لە ڕێگای دەوڵەت باخچەری ئەو کارە نەبکەن دەوڵەت باخچەری بەڕای من بەشێکە لە دەوڵەت ئاکتۆرێکی سەرەکی لە ناو دەوڵەتدا بەڵام هەموو دەوڵەت نییە وا پێ دەچێت قسەکەری دەوڵەت بێ و ئەوەی ئەو گریمانەیە ئەمە زیاتر دەکات کە لە نێوان ئۆجەلان و دەوڵەتدا بەڕاستی جۆرێک یعنی ناڵێم لە یەکتر تێگەشتن بەڵام دیالۆگەکان زۆر سەخت زۆر چڕۆپڕ زۆر چڕۆپڕ ئایا ئۆجەلان ئەمە دەکا ئەمە نەکە بەڵێ ئۆجەلان ئەمە دەکا چونکە ئۆجەلان یەک کۆمەڵێک کێشە لە ناو بزوتنەوەی ئۆجەلانی بەگشتی دەبینێ و پێویستی بەوە هەیە کە قۆناغێکی دیکە ئەمانە ڕێک بخرێنەوە ئایندەی پەکەکە ویانیش ڕێکخراوێکی دیکە کە ئەکرێ شوێنی پەکەکە بگرێتەوە چۆن دەبێت لە ڕووی فکری لە ڕووی ئەیدۆلۆژی لە ڕووی دیزاین ئەمانە هەمویان بەتەنیا بە کەسێکی وەکو ئۆجەلان دەکرێت کەسانی دیکە نایکەن من باسم کردووە لە بەرنامەکانی دیکە کەسانی دیکە نایکەن ئۆجەلان دیکە سێ باوەڕیەکەی ئۆجەلان بەخۆی ئەوەیە ئەگەر من بێمە دەرەوە ئەگەر باجیش بدەین لە بۆ هاتنە دەرەوە ئەتوانم لە کۆتاییدا شتەکان کۆ بکەمەوە سەریەک و بیخەمە سەر ئاراستەیەکی ڕاست و ڕەوانتر با باجیش بدەین چوارەمینیان ئۆجەلان بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باوەڕی وایە دەبێ ڕێککەوتنەکان وەکو بازار بکرێن شتێکت دەدەمێ شتێکت لێ وەردەگرن کاتی خۆی کە ئۆجەلان دەچێتە سووریا ساڵی 1970 دوای کودەتایەکەی 12 ئەیلول دەچێتە سووریا ئیتر لەوێ لە کوبانێ سەرەتا دادەبەزێ لەوێ کوبانێ ئەو کاتەش کۆمەڵێک کەسایەتی و ڕووناکبیر و شاعیر و چیرۆکنیسی کوردی هەبوونە و ئەمانە لە دەوروبەری کۆ دەبنەوە زۆر داوای لێ دەکەن کە نەچێ لەگەڵ حافز ئەسەد ڕێک نەکەوێت چونکە حافز ئەسەد ئەو بەکاردێنی ئەوی شەڕی باشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروایە بەکارت دێن و بەکاریان دێنی ئەو بۆ مەبەستێک من بەکاردێنی منیش بۆ مەبەستێکی دیکە ئەو بەکاردێنم و بەڕاستیش وای لێ هات حافز ئەسەد توانی ئۆجەلان و پەکەکە لە بەرامبەر کارتی ئاو کارتی ئیخوان موسلیمینی تورکیا بەکاربێنێ بەکاریشی هێنا هەتاوەکو گەیشتە ئەو ئاستەی لە ساڵی 1997 نەجمەدین ئەڕبەکان کە سەرۆک وەزیرانی ئەو کاتی تورکیا بوو نامەی ڕێکرد لە بۆ ئۆجەلان و نامەکەش لە ڕێگای سەفیری سووریا لە تورکیا ڕێکراوە بۆ ئەوەی لەگەڵ ئۆجەلان ڕێک بکەوێت و ئۆجەلانیش ئەمەی قبول کرد بەڵام لە دواییدا ئیتر جەنەڕاڵەکانی ناو ناتۆ لە بنجوێی نەجمەدین ئەڕبەکانیاندا خوێن کە ئەو کارە نەکا چونکە ناتۆ ئیسرائیلیش لە ناویدا کار دەکەن بۆ دەرپەڕاندنی ئۆجەلان لە سووریادا پێویست ناکە ئەو هەموو باجە بدەیت ئێمە لە ڕێگای دیکە لە ڕێگای هەڕەشا لە ڕێگای دیپلۆماسی وا ئەکەین کە سووریا ناچار بێ ئۆجەلان دەربکە و واشی کرد بەڕاستی 1990 دەریان کردوانە وای لێ هات ئێستا کەش ئۆجەلان پێم وایە لەو قۆناغەدا بە هەمان شێوە بیر دەکاتەوە لە قۆناغی پێواژۆی دیالۆگەکانی پێشوودا 2013 و 2015دا خۆ ئەمانە لە هەموو نۆتەکاندا نووسراون لە نێوان سڕی سورەیا ئۆندەر و ئۆجەلاندا ئیتر گفتوگویەکی زۆر گەورە دەکرێت کە سڕی سورەیا ئۆندەر ئەڵێتن ئەردۆغان دەیەوێ ببێتە سەرۆکێکی مطلق سەرۆکێکی مطلقی تورکیاوە لەو پێناوەدا دەیەوێت دەستور بگۆڕێ بۆ ئەوەی سیستەمی سیاسی تورکیا لە سیستەمی پەرلەمانیەوە ببێتە سیستەمی سەرۆکایەتی ئۆجەلانیش دەڵێ ئێمە ئەتوانین پشتگیری لە ئەردۆغان بکەین ئەتوانین پشتگیری لە ئەردۆغان بکەین یعنی ئەوە پەیامێکە کە دەیەوێ بەڵێ ئێمە پشتگیری لێ دەکەین بەڵام لەناو ئەمانە هەمویاندا تەماشامان کرد لەو کاتەدا ئیتر هەم بقای ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەت کەوتە مەترسی چونکە سلاحدی یعنی بە سەرۆکایەتی سلاحدی دەمیرتاش و فیگەن یوکسەڵداغ تەماشامان دەکرد بەڕاستیش هەدەپە قەڵەمبازی زۆر گەورەی ئەنجام دەدا یعنی دەنگەکانی گەشتە لە 150 و ئەمان ئەوە ئەم دەنگانە زیاتر لە ناو شارەکانی تورکیادا نەوەک شارەکانی کوردستاندا بەڵکو لە ناو شارەکانی تورکیادا بەرەو پێش دەچون ئیتیفاقی نێوان کۆمەلگای مەدەنی تورکی و کوردەکان هەتاوەکو دەچوو زیاتر پێش دەکەوت ئیتیفاقی لایەنەکانی دیکەی غێری تورکی لەگەڵ
هەدەپە زیاتر پێش دەکەوت و ئەمە کۆمەڵێک ترسی دروست کرد و دەوڵەت لە مەدا پەشیمان بووەوە ئیتر بە دروشمەکانی ناتکەم بە سەرۆکی سلاحەدین دەمیرتاش بیان وێکیان دۆزیەوە کە ئیتر سلاحەدین دەمیرتاش و یانیش هەدەپە ڕێگانادا ئۆجەلان و ئەردۆغان ڕێک بکەون و ئەمەش بقای سیاسی ڕەجەب تەیب ئەردۆغان دەخاتە مەترسیەوە لە جیاتی ئەمە چوون ئەوان لەگەڵ مەهەپەدا ڕێککەوتنیان ئەنجامدا بەڵام ئێستاکە نەوەکو بقا بەتەنیا بەڵکو هێگۆمۆنیای دەوڵەتی تورکیا کەوتۆتە ژێر مەترسی و دەوڵەتی تورکیا لە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چ جێگایەکی دەبێت چ جێگایەکی نابێ ئەمە بیر لەوە دەکەنەوە مەسەلەکە بە تەنیا ترسیش نییە بەڵکو ئەمان دەیانەوێ ئەمە لە خیتابەکەی دوای ڕەجەب تەیب ئەردۆغاندا ئەمە بە ئاشکرا خۆ دیارە ئەڵێ چەکەکانتان ژێر عەرز بکەن و بەدەم پارتی دەڵێ پەیوەندی خۆتان لەگەڵ ڕێکخراوی پەکەکە بە تەواوەتی ببڕن یعنی وەکو تیرۆریست مامەڵیان لەگەڵ بکەن خیتابی خۆتان بگۆڕن بەلەدیەکان شاراوانیەکان نەکەنە شوێنی کار یعنی شوێنی دۆزینەوەی کار بۆ لایەنگرانی پەکەکە ئەو کاتە ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ ئێوەدانە و ئەو کاتە ئیتر تورکیا دەتوانێت ئەو مەترسیانەی کە هەن لە سەریدا مەترسیەکانی جیۆپۆلیتیک مەبەستێتی وەرچەرخێنێ بۆ لایەنێکی پۆزتیف و ئەرێنی کە دەوڵەتی تورکیا بتوانێت هێگۆمۆنیای خۆی لە ناوچەکەدا بەهێزتر بکە مەبەستیان دیێرەدەچێ مەبەستیان لەوەدایە ئەوان ئەگەر هاتوو لە ئێراندا شتێک ڕوویدا وا دیارە من هیچ تەسەوڕ ناکەم لە ئێراندا شتێک ڕوویدا من تەسەوڕ دەکەم ئێستاکە لە نێوان ئێران و ئەمریکادا لە پشت دەرگاکاندا دیالۆگ هەیە ئەگەر دیالۆگ نەبووایە بەڕاستی ئەو ئاگربەستەی لوبنان نەدەکرا ئەوە پەیوەندی بۆەوە هەیە حتا دۆناڵد ترامپیش لەوانەیە یعنی دیالۆگەکە بەردەوام بکە لەگەڵ ئێراندا چونکە ئێرانیش ناچارە لە هەندێک بواراندا پاشەکشە دەکا بەڵام ئێران ڕژێمێکی ڕیالیستە و ڕژێمێکی پراگماتیستە هەر هیچ نەبێ ئەگەر نیازێکی خراپیشی هەبێ کە لە ئایندەدا دیسە لە ڕێگەی هێزە پرۆکسیەکانەوە هەمانش دووبارە بکاتە ئەوە چەند ساڵێک پاشەکشە دەکە بەڕای من پاشەکشە دەکە بەڵام لەسەرچی ڕێک دەکەم لەسەرچی ڕێک ناکەم چەند دەخاینی ئەمیان بابەتێکە ئێمە جارێ نایزانین بەڵام دەوڵەتی تورکیا چاوی لەوەیە کە لە ئایندەدا ئێران لە ئاواز دەبێ لە بەرامبەر ئەزەربایجان ئێران لە ئاواز دەبێ لە بەرامبەردا دەستی تورکیا واڵا دەبێت لە ئەرمەنستان و کە لەوێدا ئیتر پرۆژەی استراتیژیان هەیە کۆریدۆرەکان لە نێوان ئەزەربایجان و تورکیادا کە بە خاچی ئەرمەنستاندا تێدەپەڕێ لە هەمان کادا مەسەلەی هەری گرنگ بۆ ئەوان مەسەلەی سووریایە لە کاتێکدا ئیسرائیل لە سووریا چی دەکات چی ناکە ڕژێمی ئەسەد دەڕوخێنن ناڕوخێنن بەشێکی خاکەکەی داگیر دەکەن داگیر ناکەن و لێرەدا ئایا ڕۆلی پاسەوان و ڕۆلی حرەس حدود دەدەن بە ئێمە یان نا ئەگەر ئێمە بێت و لەگەڵ ئۆجەلان ڕێک بکەوین و دیارە بەپێی ئەوان مەزلوم عەبدی کوڕە معنەویەکەی ئۆجەلانیش باوکی معنەوی مەزلوم عەبدیە لە ڕێگای ئەوەدا ئێمە دەتوانین پەکەکە لە بۆ ئەمریکا بەجێ بەڕین لە کەنارێک لە هەمان کاتدا ئێمە بتوانین هەر لە ڕێگای ئەمریکا هەر لە ڕێگای ئیسرائیلەوە لە سووریادا ببینە بربەست لە بەرامبەر دروستبوونی ستاتویەکی وەکو کوردستانی عراق لە هەمان کاتدا ئێمە ببینە پاسەوانی ناڕاستەوخۆی ئیسرائیل و ڕاستەوخۆی هێزەکانی ناتۆ لە سووریادا و بە تایبەتیشدا لە کاتێکدا کە ڕەوشی رووسیاش لە ئۆکرانیادا بەرەو چۆدەچی دیار نییە و ئەمانە هەمویان بێگومان پەیوەندێکیان بەوە هەیە کە شەڕی ئۆکرانیا و رووسیا چۆن کۆتایی پێدێ و لە بەرژەوەندی چێ کۆتایی پێدێ سەرکەوتووترین هێز کامەیانە ئەمانە هەمویان ڕۆڵ دەبینن لە ئایندەدا بەڵام ڕەوشێکی وا ئێستاکە لە ئارادایە دەبێت چاومان لەوە بێکە ئەو ئۆپەراسیۆنەی هەیەت و تەحریر شام و کاردانەوەی ئێران رووسیا چی دەبێت لەوێ یەک دوو ئایا هێزەکانی سووریای دیموکراتیک و هەپەگە دەبنە بەشێک لەو شەڕە یان نە لە هەمان کاتدا شەڕی ئۆکرانیا و رووسیام باس کرد لە هەمووشی گرنگتر لە بۆ ناو خۆی تورکیا و مەسەلەی ئەو قۆناغی کە هێشتا ناوی لێ نەندراوە چ قۆناغی شەڕا قۆناغی فریودانە قۆناغی ئاشتیا قۆناغی چارەسەریە قۆناغێکی چارەسەری بەبێ پەکەکەیە
ئەو قۆناغە بەرەو کوێ دەچی ئەمەش لە کاتێکدا دەبینێت کاتێک بینیمان کە هاوسەرۆکانی دەم پارتی سەردانی ئیمرانی دەکەن یان نا بەڕای من ڕنگ بێ لە ئایندەدا ئەو سەردانە ئەنجام بدرێ و ئەمانە هەمویان بەیەکەوە دەبینین و جارێکی تر بەو شێوەیە لەگەڵتاندا دەمەوە تا بەرنامەی ئایندە کاتێک خۆشتان بۆ خوازم ڕێز و سڵاو هیوا خۆشنەوە.